گەشتیارانی کە لە هەولێر دەچین دەبێت ڕێزێکی تایبەتیان لێ بندرێ بۆ ئەوەی زیاتر گەشتیار و لە وڵاتەکەمان بکەن و زیاتر احتیمام پێ بدرێن و گەشتیار دەبێتە هۆی ئەوەی بەرەو پێشتون کە احترامێکی تەواومانگرتن دوای ئەوەی کە چوونەوە وڵاتی خۆیان زیاتر باز دەکرێن و دەڵێن کە وڵاتە تەمین بووین لە ئەمنیەت و هەموو ڕووداوێک. گەشتیاران ماکێتە وڵاتەکەمانەوە ئێستا ڕێزیان لێ بێت کورد بێت عەرەب بێت هەر کەسێک بێت ینی فارس بێت تورک بێت چکە خۆشمان ئەچینە وڵاتی ئەوانەوە بە ئەوانیش ئێمە ڕێزیان لێ بگرین ئەوانیش ڕێزمان لێ بگرن. کە دیتە ئێرە حەز ناکەی کە غەریبی بۆ نمونە تۆ ئەچیتە وڵاتێکی تر شارێکی تر هەست بە غەریبی ئەەکەی بەڵام لێرە وان نییە ئەگەر عەرەبیش بێت هەر یارمەتی ئەدەن وایە کورد بەگشتی میلەتێکی دڵ فراوانە زۆر هەموو کەسێکی خۆشکە. بازگەکانی کوردستانیش کوردستان بە شێوەیەکی زۆر جوان و ڕێکوپێک ڕێز لە گەشتیارانی هەموو نەتەوەکان دەگرن نەک بەتەنیا گەشتیاری کورد بەڵکو بگرە گەشتیاری عەرەب و تورکمان و هەموو ئاوێنەتەوە جیاجیەکانی کورد ڕێزی لێ دەگرن و بە زۆر بە شێوەیەکی جوان ماوەڵیان لەگەڵ دەکەن.